بەپێی سەنتەری نیشتیمانی بۆ بەرپرسیارەتی یاریکردن گەنجانی پێگەیشتوو لە ئەمریکا بەدەست بەرزبوونەوەی ئالوودەبوون بە قومارکردنەوە دەناڵێنن تا ڕێژەی لە سەدا حوتی ئەمریکایەکانی خواردتەمەنی 25 ساڵ نیشانەکانی ئەو ئالوودەبوونەیان لێ دەرکەوتووە. شاول مەلێک یەکێک بۆ لەوانە ئەو کاتێک تەمەنی تەنها 19 ساڵ بووە گیرۆدەی قومارکردن بووە لە ڕێگەی ئۆنلاینەوە. هەرکە یەکەم یاریم بردەوە هەستم بۆ کرد لە لوتکەی جیهاندا باشتر لەوەی پێشتر هەستم پێکرد بوو. هەستم دەکرد بووم بە یەکێک لە سەرکردەکانی مافیا. دەتوانم هەموو ئەزمونەکان تاقی بکەمەوە. ئەزمونێکی شێتانە بوو. هەرچەندە تەنها $10 بوو بۆیە ویستم دووبارە یاری بکەمەوە. زۆری نەخەیان مەلەک دووچاری کێشەی دارایی بووە. دەرەنجام هاوڕێ و خێزانەکەی ڕازیان کرد کە داوای یارمەتی دەرونی بکات. یەکێک لە دەروونناسەکان دەڵێت پەیوەندیەک هەیە لە نێوان بەیاساییکردنی قومارکردنی ئۆنلاین و زیادبوونی ڕەفتاری ئالوودەبوون. لە ماوەی 3 بۆ 4 ساڵی ڕابردوودا کەیسی زیاتری ئەو کەسانە وەرگرتووە کە ئالوودەی قومارکردنی ئۆنلاین بوونەتەوە. ویلایەتی پێنسیلڤانیا لە ساڵی 2017دا قومارکردنی ئۆنلاینیان پەسەند کرد و لە دەوروبەری 2018 و 2019 ئیتر بۆ خەڵک بەردەست بوو. بەپێی تۆماری فۆربس تۆمارکردنی گرنگ و قوماری ئۆنلاین لە ئێستادا لە 30 ویلایەتی ئەمریکادا یاساییە. زۆرێک لە پسپۆڕانی دەروونناس دەڵێن ئاسانکاری دەستڕاگەیشتن بەشێکە لە کێشەکە. پێشتر ئەگەر کەسێک ویست بێتی قومار بکات پێویست بوو جلوبەرجێک لەبەر بکات و براوەتە دەرەوە بچێت بۆ باڕێک و لەگەڵ یاریزانێکی گەنج قسە بکات و دواتر یاریەکە بکات پارەکە بهێنە و دەست پێ بکە. بەڵام لە ئێستادا تەنها پێویستە کۆمپیوتەر یان مۆبایلەکەت دابگیرسێنیت. هەندێک لە ویلایەتەکان کار دەکەن بۆ پەروەردەکردنی گەنجان سەبارەت بە هۆشیارکردنەوەیان لەبارەی ئالوودەبوون بە قومار. یەکێک لە دەستپێشخەریەکان کە لەلایەن سیاسەتمەندار سام ڕاسۆڵەوە پێشکەشکراوە بۆ هۆی ئەوەی ڤێرجینیا ببێتە یەکەم ویلایەت کە داوا لە هەموو قوتابخانە حکوومیەکان بکات فێری خوێندکاران بکەن دەربارەی مەترسیەکانی قومارکردن. بە زۆری لە هەر پۆلێکدا منداڵێک ئەم کێشەیە هەیە. بەشی گرنگ لە خۆپاراستن لە ئالوودەبوون جامادەی هۆشبەر بێت مەیان قومار بێت تێگەیشتنە لە سروشتی ئالوودەبوونی لەم چالاکیانەدا. لە هەندێک ویلایەتەکانی دیکەدا وەک نۆرس کارۆلینا و ویسکانسن کە قومارکردن بە شێوەیەکی جۆرا جۆر ڕێگە پێدراوە هەندێک لە قوتابخانەکان بەرنامەی ناچاریان هەیە کە منداڵەکان لە مەترسیەکانی قومارکردن ئاگادار بکەنەوە چونکە هەوڵ دەدەن ڕێگری لە بەرزبوونەوەی حاڵەتەکانی ئالوودەبوون کەن بە قومار. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی کارینا بەفرازیان و واشنگتن.